هەچینە سەر ئەمشەو محاضرە نادەین بۆ خزمەتتان ئینشاءڵڵا چەند پرسیارێک کراوە هەرێکێنە پرسیار وەڵام ئەگەر پرسیارێکش بێ ناو پرسیارەکان ئینشاءڵڵا جوابێ دەینەوە ئینشاءڵڵا ئێمە 10 دقا کاتمان ماوە چونکە زۆر جار پرسیار ئەکرێ پرسیارێک کراوە ئەکرێتش مەسەلەی زەکات دەرکردنی دوکان یان بۆ نمونە زەوی یان بۆ نمونە دەربارەی سیارە ئەوەی کە دوکانی هەیە تەبعەن قەرزەکە بۆ دوو نەوع قەرزی هەیە دوو نەوع قەرز نەوعێکی ئەوەیە خۆی قەرزارە بە ئەوانەی کە شتی هێناوە لای و قەرزە نەوعێکی هەیە خەڵق قەرزاری ئەمە دوو نەوع ئەو دوکانەکەی کۆ دەکاتەوە ئەو دوکانە قەرزەکەی جوان چی لێکە ئەوەی کە قەرزاری خاتە ئەولاوە ئەمە چونکە ماڵ ئەم نییە قەرین پیاوە ئەو پیاوەیە ئیداتەوە ئەوەی کە قەرزارە خەڵک یعنی قەرزی هالای خەڵک زۆر جار ئەمە کرێتە پرسیار ئەمە دوو بەشە بەشێکیان ئەم قەرزە هەندێکیانەیە سقەیە وەک ئەوەی ها لە گرفانی خۆیە ئەمە حەسابی پارەی نەقدی بۆ کرێ خەڵکێکەیە ئەزانێ 100% ئەم خەڵکە ئیداتەوە ئەمە حەسابی پارەیەکی بۆ دەکرێ وەک ئەوەیە پارەیەک لە ژێر دەستیا و هەیەی ئەمە ناوی قەرزی کاتیە دێتەوە سەریع دێتەوە بەڵام نەوعێترمانەیە قەرز نازانێ هەلای کۆمەڵی خەڵک نازانێ دێتەوە نایەتەوە ئەمە حەسابی بۆ ناکە ئەم قەرزە حەسابی بۆ ناکرێ هەتا دێتەوە ئەمجا قەرزەکەی داتەوە کەواتە ماڵەکەی لێ دەرەکە ناوێ هەر زۆر جار لە خۆمانەوە یەڵە بزان بە گۆترە چەندێکە یەڵە بێ زەکات دەرکە نابێ ئەوێ حەساب و کتابێکی ماڵی خۆی بکە یان پارەی هەیە ئەبێ حەساب وەڵام من ئەوەنە دەرەکەم لە زەکاتە ماڵەکەم و تەواو نابێ ئەبێ حەساب و شتێک لای خۆی هەبێ ئەم کە زەکاتی ئەم ماڵە کە تێدەدرێت قەرزش عولەمایانەژن دوو بەشە قەرز ئایا قەرز زەکاتی هەیە یان نییە مش پرسیارێکە زۆر جارە کرێت یانەوەی ئێستا دەمجی بکە لەگەڵ پارەکانی ترتا و حەسابی بۆ قەرزی مەکە و پارەکە بدە ئەگەر زانی دێتەوە ئەگەر نازانیش ئەبێ قەرزەکە جوان دەفتەرێکی بۆ بکەیتەوە بزان چەندێ پارەیە خا لە قەرزە دوای هاتەوە ئەوانەی هاتەوە لەوە دەرەکە ئەمەیان لەمایانە فەرمن ئەمە قەرز ئاڵتون بیکە مەقەی خۆما خێزانم بیکاتە قەی خۆیان نەیکاتە قەی خۆیان بیکاتە قەی خۆیان نەیکاتە قەی خۆیان زەکاتی هەیە ڕێیەکەی ئەڵێ زەکاتی نییە ئەگەر بۆ زینە بێ بەڵام ئەو حەدیسە بەقووەترە کە ئەو جاریاتە خزمەتی پێغەمبەری خواسم دوو بازنە لە دەستەکانیان بوو جاریە بوو پێغەمبەری خواوتی زەکاتی ئەمە داوتی نەخێر وتی ناترسی ئەم دوو بازنە لە دەستا بێتە قوتعەیە ئاگر ئەم حەدیسە سەریحە چونکە ئەگە بڵین بۆ زینەیە خەڵکی زۆر لەوێ پارەکەی بکاتە ئاڵتون و زەکاتی نەدا لە ماڵە داینە بڵێت ئاڵتون بسن بۆ زینە بۆی عولەمایان زۆر جار ڕێ ئەگرن لەو شتانەی کە ئەبێتە هۆکار بۆ چوکترین هۆکار کە زەکات نەدرێت ئەمە وا دەڵێ کەسێ سیارەی هەبێ سیارە ئەگەر بۆ خۆتە زەکاتی نییە ئەگەر سیارەیەکە ئیشی پێکەی بۆ کاسبیە زەکاتی لە بەرهەمەکەیەتی نەک لە خودی سیارەکە چەندێک دەرەکەی قانجازەکەی بڵێ خانیت هەیە بۆ نمونە خانی خۆتە ئەمە زەکاتی نییە خانی بۆ نمونە خانی هەتە بۆ زەوی ئەسێنی و ئەیفرۆشی خانی ئەسێنی و ئەیفرۆشی سیارە ئەسێنی و ئەفرۆشی ئەمە زەکاتی حەسابی پارەیە چونکە ئەمە مامەڵەیە وەک پارە وایە دێتەوە بەڵام
ئەگەر هات و سیارەت هەیە بۆ نمونە سیارەکە ئیشی پێەکەی کە ئەسپی پێەکەی تو لە خێرەتەکەی دەرەکەی خانیت هەیە لە کرێیە لە کرێەکەی دەرەکەی نە لە خودی خانێکە لەوە دەرەکەی ئەمانە زۆر جار پرسیارەکرێ خەلەت هەیە دانیوڵەت هەیە زۆر جار ڕێیەکەیە ئەڵێ دەریکەی ڕێکمانەیە ئەڵێ چی بکەی مەسروفەکەی لێ دەرکەوی بیدەی بەڵام من وا بزانم الله ئەعلەم ئەوە بەقووەترە کە لە گشتی دەریکی چونکە زانی بۆ هەر شتێک خەڵک ببا بۆ ڕەزیلی ئەبێ من و تۆ ڕێگای لێ بگرین ئیستا ئێمە ئەگەر بە خەڵک بڵێن کاکە مەسروفەکەی لێ دەرکەن لە 100 نەفەرە 10 نەفەر زەکات نادا لە دانیوەڵە چونکە بۆ زۆر جار تۆ خەلەکەی پارەی هەر پارەکەش دەرناکە کە بگەڕێتەوە گیرفانتش هە پارەکەی خۆتکەی لێی دەرەکە دەرناکە زۆری نیە یان بەرامبەرە یان شتێکی زیاد شتەکەش ئەگەر مایەکەی خۆتی لێ لادەی لەو شتەش زەکات دەرناچێت چونکە بۆ ناگەیەتە حەدی نیساب بۆیە لە قورئانش ئاماژەی پێکراوە ئاەتە تەبعەن ئاەتەکە خلافی لەسەرە بەڵام ئەو ڕێیە ئینشاءالله ڕاجحە کە لە هەمووی دەرکەی ئەمەیە کە عولەمایان فەرموون چەند پرسیارێکە کرێ زۆر جار ئەو پرسیارەش زنووە بێتەوە ئێستا زۆر جار دەکرێت کە دەڵێن کەسێ بە ڕۆژوو نەبێ ئایا سەرفترەی لەسەر یان نەعەفوو تەبعەن ئەوش سەرفترەی لەسەر ئەوەی کە فدیە ئەدا ئەوەی کە بە ڕۆژووە سا کەسێکەیە ناتوانێت ڕۆژوو بگێ چیەکە فدیەکەی بڵێن ئەدا لە جیاتی پارە ئەدا خواردن ئەدا لە جیاتی چی لە جیاتی ڕۆژەکەی وەک ئەوەیە من و تۆ هاین بە ڕۆژ هیچ فەرقی نییە و پیاوە چونکە ئەو مەعذورە عوزرێکی هەیە بە بۆنەی ئەو ڕۆژی نەگرتووە عوزرەکەیشی خوای گەورە فدیەیەکی بۆ داناوە تا فدیەکە ئەدا وەک من توا بڕۆ کەواتە چی ئەو کاتە سەرفترەکە ئەدا سەرفترە ئێمە بۆ چی ئەدەین بۆ ئەوی نەکوا لەم سی ڕۆژە شتێکمان وتە بێ شتێک غەڵەت بێ نەخۆنوقسانی نەکەوێتە ڕۆژەکە ئینەکەی ئەو شوایە پارەکەی داوە وەکەیاوە بە ڕۆژوو نەکوا نوقسانی بکرێتە ڕۆژەکەی ئەوش کەچی دوایەوە سەرفترەکەی سەرفترەش شەو ڕۆژە خواردنی هەبێ ئەو کاتە ئەم لەسەرێتی سەرفترە بدات سەرفترەمانش نەکەینە کێشە ڕەحمەتی خواتان لێ بێ هیچ کەسێ ناتوانێ بڵێ ئیلا خواردنە هیچ کەس ئەمە قسەی من نییە کۆمەڵێ لە سەحابە کۆمەڵێ لە تابعین کۆمەڵێ لە ئەئیمەکان ئەڵێن قیمەتەکەی من تو چۆن نتوانین ڕەدیکەین هیچ کەسێ لە ئێمە وەنێ ئەوان عالم و زانا و دانا و حەکیم نەبووە یەکێ وەک عومەر عەبدولعەزیز کە خەلیفەی پێنجەمە لە کاتی خۆیدا ئەم پیاوە نەیەلا یەک کەس یەک خواردن بدا هەر نەیەلا مەنعی کردووە تێتی بخواردن مەدە بڕۆن پارە بدە ئیستا توێژی وەڵا پارە بدەی دروست نییە ئەمە سوێنەکەت چەکەوێ بڕۆ کەفارەی سوێنەکەتش بدە نابێ ئەمە لەبەر یەکێ وەک شەیخ ئیسلامە فەرمێ کە ئیبن تەیمیە یەکێ وەک ئەبوو حەنیفەیە ئومەتی ئیسلام لە 160 تا لەسەر ئەو مەذهەبە لە تاریخا بڕۆ خوێنە ئەم پیاوە چی پیاوی عەزیم بۆیە ئێمە زۆر جار نابێ ئێمە زیاتر ڕێی بکەین لەسەر قسەکانەوانش مناقەشە و دەماگیری بمانگرێ لە حەد تێپەڕبی نابێ نا توێژی شافعی وتیەتی شافعی ئەڵێ ئەوەی پارە بدا ئەوەی لە پارە بخاتەوە لاوە دروستە ئەبوو حەنیفەش ئەڵێ دروستە مەدام ئیشەکە لە قورئانە نییە مەدام ئیشەکە لە سونەت نییە ئیتر مەدام گەیە شافعی و حەنەفی و ئەحمەد و ڕەحمەت لەخوا لە هەموویان بێت ئیتر طەبیعیە قسەی ئەم وەرە دەگریە و ڕەت دەکرێتەوە قسەی ئەمش وەرە دەگرێت و ڕەت دەکرێت چونکە حەدیسەکە چوار شت دەڵێ ئەو حەدیسە کە ئەڵێ خواردنە ئەڵێ چی بدەن خوێ ئەڵێ جۆ ئەڵێ گەنم ئەڵێ خورما بەیش شێوەیە برنجی تیانە تایەتی ئەو خواردنە ئەوە نیە لەگەڵ ئارچە عولەمایان هاتوونە وتیانە لەما ئەمانە ئێستا کەس نایخوا کەس وەری ناگرێ و نایخوا چی دەخۆی لە هەرچی زەمانێکە چیت خوارد چی باش بوو ڕەواجی بوو ها قیاسیان کردووە کەواتە هاوردویانە لە ئەسڵەکەی خۆی دەریان کردووە
چی باش بوو چی چاک بوو چی ئەوە بوو کە خەڵک ئەی خوارد ڕەواجی بوو ناو خەڵک تۆ بیدە یعنی برنج یەو عولەمانش فەرموویانە زەمانێ هات ئەگەر زانیت قیمەتەکەی باشتر بوو چاکتر بوو خەڵکی ئیسفادەی کرد ئیسفادەکەی زۆرتر بوو قیمەتەکە بدە خۆ ئەوان نەیانوتە یەکسەر بڕۆ پارە بدە ئەمە فەرقێک جیاوازە لە بین عولەمایانە ئیتر هەر دگی ئەبێ هەر دگیشی طەبیعیە زۆر بە ئاسایی وەریگران شتە با شتەکە ئاسان بێ لامان ئەم بابەتەنە باس کرا بڵێ کاکە قیمەتی خوا لێ بێ تۆ بڕۆ بۆ ماڵێک قەنەعەتەوەیە خواردن بدەیت خواردنیە بستێنە بۆ ماڵێ بیدەرێ من شەڕۆم بەلای کەسێ لە بانجێ کەوتووە پێویستی بە پارەیە دەمێ ئیتر ئەم دینە زۆر لەوە گەورەترە خوانەکان من و تۆ دڵێکتی بڕەنجێنین قسە بە یەکتری بکەین و تۆ ڕەبین و پێویست ناکە ئەم شتە ئەوەنە سەلەم 3-4 ڕۆژە تر ئینی یەکریانی من پێم باشە زۆر بە ئاسایی وەریگری طەبیعی وەریگری شتێکی ئاسانە شتێکی سادەیە ئەوە نییە کە تۆ گۆشەگیری بکەی لە شوێنێکە ئیلا ئەمە چونکە زۆرن ئەمە بابەتێکە زۆر هەڵەگرێ زۆر قسەی لێسەرە بەڵام کافی ئەوەنە چونکە ئێمە دینی ئێمە سەماحەتە دینی ئێمە لێبوردنە دینی ئێمە فراوارە ئەم ئیسلامە ئەبوو حەنیفە فەرمێ ئەمە کەینە دوا قسەمە ئێژە کاتی عومەری عەبدولعەزیز ناردی بۆ یەمەن ناردی وتی بڕۆ لە یەمەن سەرفترە بێرە ئێژە کاتی چوو بۆ یەمەن نەخواردنی هاورد نە پارەش چی هاورد خواردنی ناورد پارەشی ناورد چی هاورد قوماشی هێنا کابرایە تێتە لای تو ئەڵێ مامۆستا هیچ پارەم نییە دوکانێکم هەیە دوکانی قوماشم هەیە زەکات لە چی بدەم تو چی پێڵی چۆن زەکات ئەبێ پێی بێژی ئیلا پارەیە کاکە بڕۆ زەکاتەکە چەندێکە 50 مناڵی هەتی و بێرە بەرگی جەژم کە بەری با بڕخوا حەفیز ئەمە زەکاتە تۆ شەرت نییە ئێمە مقەیەدیکەین لەو ئیشەی کە من ئیلا پارەم بدە ئاڵتون لە زەمانی پێغەمبەر پارە دراوە لە جێگای پرسیارەکە دراوە پەیسەت و بۆ پارە کەواتە دروست نییە ئەبێت تو ئاڵتونەکە خودی خۆی دەبکەی گەنم و جۆ چۆنەکەیتە پارەت بەچی شەرعیکەیتە پارەت ئەکرێتە پارە نە ئەپێ گەنم و جۆکە بکەی وەرێگرن خەڵک وەرێگرێ دەتان ناچاری چی بکەی ئەیفرۆشی چێ دەی بە حەسابی گەنم و جۆکە پارادی ئەمە گشتی قیاساتە ئەکرێ کەواتە شەرعی ئەمە مقەیەد نییە لە شتێکاتر ئەمە نەبوو ئیتر بیبڕینەوە ئێمە داینێن نە شتی زۆرەیە لەم بابەتە بەس بۆ کردنەوەی مێشکی جەنابدانە بۆی نێسکی کێنویشەکان ئیسلام زۆر لەوە گەورەترە وصلى الله على محمد گرنگەوەی خوای گەورە لێمان وەرگریە ئەوە مهمە شەرتی ئەوەیە دڵی برای مسلمان لە هەموو شتێک گەورەترە ئەمانە سنەتە برایەتی و ڕێزگرتنی یەکتری واجبی خواییە خوای گەورە لێمان وەرگرێ یا ڕەبی خوایە دەتەپەڕین و عیبادەتمان لێ وەرگن با نوێژەکانمان بکەین